حاليا ئێستا ئێمە بەشی مۆڵەت کراوە بە ئەلکترۆنی هەموو کارەکانی تەواو بووە و بەشی دابەشکردنی تابلۆ یان تابلۆی ئۆتۆمبیلیش هەموو کارەکانی تەواو بووە تەنیا گرفتمان لە نەبوونی میلاکە. بەڕاستی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لە ڕووی میلاکەوە میلاکی بەشێکی هەیە هەر بەو بەشە ماوەتەوە بۆیە زۆر گرفتمان لەگەڵ میلاکە ئەگەر میلاکەکەمان بۆ دابین بکرێ لە ماوەیەکی کەمە هەردوو بەشەکە ئەکەوێتە کار ئینشاڵڵا. پارێزگای هەڵەبجە هەوڵی خۆی داوە لەگەڵ وەزارەتە قسەی کردووە چەند کارمەندێکمان بەگرێ بەس بۆ دابین بکەین و چەند کارمەندێکی تریش لە بەڕێوەبەرایەتیەکانی ترەوە هەوڵ هەیە بۆی گواستنەوەیان بۆ بکرێ ئەوانەی کە خەڵکی پارێزگای هەڵەبجەن و لە شاری سلێمانی دەوامەکەن ئەوانە ئەتوانرێ ئیسفادە لەو کارمەندانە بکرێ گواستنەوەیان بۆ بکرێ موافقەیان بۆ بکرێ لەوانەیە بەو شێوەیە ئیشەکانمان سەر بگرێ.